بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. إيمان داران بهم خوشة بكورتي چل خالق باز بكم لآدابكاني درچون وسفرة دیارە خۆی پەروەردگار وەرزەکان بە دوای یەکدا دێنێ بۆ ئەو ئینسانی مسلمان ئارام بێت لە کاتێکدا کە دەبینێت ئەو گۆڕانکاری لە وەرزانەدا ڕوودەدات. هەر یەکێک لە وەرزەکان کۆمەڵێک خۆشی و خۆشگوزەرانی و سوود و کەڵکێکی هەیە بۆ مرۆڤایەتی. یەکێ لەوانە بەهارە، بەڵام بابزانین کاتێکەوە بەهار دادێت ئەو جە و گۆڕانکارەیانە ڕوودەدەن گەنجان پیاوان ئافرەتان کە دەردەچن بۆ دەرەوە لە چەند شتێکدا خۆیان دەبینەوە. یەکێک لەوانە هەر لە ماڵەوە کە نقطەی دەرچوونیانە خۆ ئامادەکاریەک ئەو پکەلوپەل و پێویستیانی کە پێیانە چۆن بۆ سەفرەکە پێویستیان پێێتی پێویستە ئیستعدادی نەفسیشیان هەبێ کە بەرەوچێ دەچن ئایا دانوێت بچن خوا لە خۆیان ڕازیکەن یاخود تێکەڵاوی اختیڵات و تووڕەبوونی خۆی گەورە بۆ خۆیان حاصل بکەن. و خاڵی دوم کاتێک کە گەیشتن بەوێ ئایا تۆ چوویتە ئەو شوێنەیەکەوە مەبەستی ڕازیکردنی پەروەردگار بوو لەوێدا توانیت زەبتی خۆت و ماڵ و منداڵەکەت بکەیت لە بەرامبەردا خۆت زیاد کردوتەوە لە خەڵک بۆ ئەوی ئارام بیت خۆت جەنجاڵی پاراستووە بۆ ئەوی تۆ تەنهایی خۆت وەربگری و بیر لە دەسەڵات و گەوری و عەظەمەتی پەروەردگار بکەیتەوە. هەروەها لە بەرامبەردا سەوتی تەسجیل و ڕادیۆ و ئەوانەی کەوا لە بەردەستدایە بەکارتێناوە بۆ ئیزعاجکردنی خەڵک یاخود خۆت پاراستووە و ئەوەی کەوا تۆ بەکاری دێنی وەکو ئازادی نەفسی خۆت تەنها بۆ خۆتە. تەنانەت ئەگەر قورئانێکیش بێت نابێت سەوتی بەرزکەیتەوە و ئەوەی کە لە تەنیشتە ئیزعاجیکەی لەوانەیە ئەو لە منافەسەی تۆ گۆرانی پێ بکات کەواتە قورئانێکیش بێ با بۆ خۆت دەیدەی ئەگەر وتارێکیش بێت هەر با بۆ خۆت گوێت لێ بێت. پاشان لە چوونتدا لە ڕێگا ئاگادار بە و ڕێگا بە شێوازێکی سەلامەت بەکاربێنە. ئەو کەلوپەل و خواردنانەی کە پێتن با حەڵاڵ بن خۆت تووشی جگەرە و نێرگەلە و هاوشێوەکانی مەکە ئامان چونکە غەضەبی پەروەردگارە و هەروەها لەوێدا خۆت زەبتی ماڵ و منداڵەکەت بکە ئەو شوێنەی کەوا پێویستە زەبتی نەفسی خۆتی تێدا بکەی. اینجا لەوێشدا وریابە لەگەڵ خەڵک نەظەر و تێکەڵاوی ئەنجام مەدە واتە نەظەری ئافرەتی خەڵک مەکە چوە خەڵک نەظەرت دەکاتەوە و هەروەها لە کاتی دانیشتنیشتدا ئاگات لێبێت ئەو شوێنی کە بۆی چوتە مڵکی تۆیە تا ئەو کاتی کەلەی دوای ئەوەی کە بەجێت تێژ مڵکی کەسێکی دیکەیە بۆیە پاراستنی شوێنی گشتی و پاراستنی ئەو ژینگەیە ئەرکی هەموو لایەکمانە بە پاکوخاوێنی بهێڵیتەوە بە پاکوخاوێنی بپارێزی پاشان نقطەی سێمت گەڕانەوەی بۆ ماڵ ئایا لەو سەفرەیە سوودی چت بینیوە هەوڵ بدە ڕەزامەندیبوونی پەروەردگار بێت ئارامیەک بێت کە بەختەوەری دنیا و ئاخرەتی پێوە بێت. داوا دەکەم لە خۆی پەروەردگار لەو ناحکانمان خۆش بێت.